بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. هەفتەی داهاتوو پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەم بۆ کاراکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکات. هەریەکە لە بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان پرۆژەیەکی هاوبەشیان بۆ کاراکردنەوەی سەرۆکایەتیەکە ئامادە کردو. هاوکات پرۆژێکە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و نەوەی نوێ بۆ هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە پشتگوێ کراوە. ئەم شەو بە میوانداری ئارەس عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان باس لە ناکۆکی لایەنەکان لەسەر مەسەلەی پێکەنانی حکومەت و کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم قسە دەبین. یەکێتی و پارتی لەبارەی پێکێنانی حکوومەت نەگەیشتونەتە ڕێکەوتن. پارتی و گۆڕانیش بەبێ ئەو حیزبە کار بۆ زیندووکردنەوەی سەرۆکایەتی هەرێم دەکەن. لەتیف شێخ عومەر وتەبێژی یەکێتی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ دەنگی ئەمریکا ڕایگەیاند تا ئێستا لە گفتوگۆکانیان لەگەڵ پارتی ئەوەیان بۆ مسۆگەر نەبووە کە هاوبەشی ڕاستەقی نەبن. کۆبوونەوەکانیشان لەبارەی پێکێنانی حکوومەت بەردەوام دەبێت و پارتیش ئازادەچی دەکات و ئەوان هیچ ڕێگریەکیان نییە. ئەو وتانەی وتەبێژی یەکێتی دوای ئەوە هات کە دوایین کۆبوونەوەی هەردوو لا بەبێ ئەنجام کۆتایی هات. بە پێی زانیاریەکان یەکێتی لە کۆبوونەوەکەدا جەختی لەسەرەوە کردوتەوە دەبێت وەزارەتی سامانە سروشتیەکان فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ئەنجومەنی ئاسایش و وەزارەتی ناوخۆ لە نێوانیان دابەش بکرێت. شاندی پارتیش داواکارەکان یەکێتی ڕەت کردوتەوە. پێیان وتون ئامادەن جێگری وەزیری ناوخۆ و سامانە سروشتیەکان و جێگری فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەیان پێ بدەن. یەکێتیش بۆ پێشنیاری پارتی ڕازی نەبووە. لەبارەی چاوەڕوانی پارتیش بۆ یەکێتی ئومێد خۆشناو سەرۆکی فراکسیۆنی پارتی ئاماژە بەوە دەکات ئەگەر یەکێتی نەیەتە پێش بێ ئەوان حکوومەت پێک دەهێنرێت و سەرۆکایەتی هەرێمیش کارا دەکرێتەوە. وەک فشارێکیش بۆ سەرێکێتی فراکسیۆنی گۆڕان و پارتی پرۆژەیەکی هاوبەشیان بۆ کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم پێشکەش کردووە و دەیانەوێت بەبێ ئەو حزبە کارەکە ئەنجام بدەن. ڕۆژی شەمەی داهاتووش خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت. بەپێی پرۆژە هاوبەشەکەی پارتی و گۆڕان سەرۆکی نوێی هەرێم هەمان دەسەڵاتەکانی سەرۆکی پێشووی هەرێمی دەبێت. تەنیا جیاوازەکەی ئەوە دەبێت سەرۆکی هەرێم لە بری ناو خەڵک لە پەرلەمان هەڵدەبژێرێت. هاوکا سەرۆکاتی پەرلەمانی کوردستان پرۆژەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و نەوەی نوێی لەبارەی هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم نەناردۆتە لیژنی یاسایی. لە کاتێکدا پرۆژەکان سەرجەم ڕێکارە یاسایەکانیان بڕیوە. بەپێی پرۆژەکەی فراکسیۆنی کۆمەڵیش دەبێت دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم کەم بکرێتەوە و تەشریفاتی بن. لەو بارەشەوە عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند لەسەر ڕەوانەکردنی پرۆژەکەی فراکسیۆنی کۆمەڵ بۆ لیژنەی یاسایی داوای ڕوونکردنەوەیان لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردووە و دەبێت ڕوونکردنەوە بدەن. هەروەها سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان بە دیجیتال میدیای پەیامی ڕاگەیاندووە پارتی دەستی بەسەر پەرلەماندا گرتووە و بە ئارەزووی خۆی مامەڵە لەگەڵ پرۆژەکان دەکات. چاوەڕوانیش دەکرێت بەهۆی زیندووکردنەوەی سەرۆکایەتی هەرێم بەبێ تەوافقی لایەنەکان و پێکێنانی حکوومەت بەبێ یەکێتی جارێکی دیکە دۆخی هەرێم ئاڵۆستر بێتەوە. هەموو ئەمانە لە کاتێکدایە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لەسەر هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم پارتی پەرلەمانی بۆ ماوەی 2 ساڵ داخست و وەزیرەکانی گۆڕانیشی لە حکوومەت دەرکرد. بەڵام یەکەم کاری خولی نوێی پەرلەمان بە پرۆژەکەی گۆڕان و پارتی سەرۆکایەتی هەرێم کارا دەکرێتەوە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک ئارەس زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستان لەسەر مەسەلەی پێکەنانی حکوومەت ناگەنە ڕێکەوتن؟ بەنای خۆی گەورە و میهرەبان سەرەتا زۆر سوپاس. ناگەنە ڕێککەوتن لەبەرەوەی ناکۆچی زۆر لە نێوان یەکێتی و پارتی هەیە لەسەر ئاستی کوردستان، لەسەر ئاستی ناوچەدابڕێنراوەکان، لەسەر ئاستی عێراقیش. ناگەنە ڕێککەوتن لەبەرەوەی پارتی دیدێکی هەیە بۆ پێکهێنانی حکوومەت و استراتیجەتێکی خۆی هەیە و یەکێتی استراتیجەتێکی تری هەیە. واتە هەردوو لە شێوازی پێکهێنانی حکوومەت و لە شێوازی چارەسەرکردنی ناکۆچەکانی نێوانیان جیاوازیان هەیە و
و سەرڕای ئەوەی کە تا ئێستا کۆبوونەوەی زۆر لە نێوانیاندا کراوە زۆر کۆبوونەوەی هاوبەش هەبووە دیداری تایبەت هەبووە بەڵام بەداخەوە نەگەیشتینە تا ڕێککەوتن. باشە بەڕز وتت یەکێتی استراتیژی تایبەتیە بۆ پێکەرانی حکوومەت استراتیزەکەی یەکێتی چییە و ئەوەندەش کە ئێوە گفتوگۆکتان لەگەڵ پارتی کردووە استراتیزەکەی پارتی بۆ پێکەرانی حکوومەت حکومڕانی چییە؟ بۆ پێی کە پارتی زۆرترین کورسی هەیە ئاساییە حکوومەت پێک بێنێ بەڵام ئاسایی نییە پارتی ئەوەی لە بەرژەوەندی خۆی بێ بەو ژمارە کورسیانەی کە هەیەتێ ئەوە بکە و ئەوەی لە بەرژەوەندی لایەنەکانی تریش بێ فەرامۆشی بکە. بۆ نمونە ئێمە هەڵبژاردنمان بۆ پەرلەمان کرد بۆ پێکەنانی حکوومەت ئێمە هەڵبژاردنمان بۆ سەرۆکی هەرێم نەکرد لە ماوەی ڕابردوو و دازگای سەرۆکایەتی هەرێم بە یاسایەک لە پەرلەمان لە کار خراوە. ئێستا ئەو دێ بۆ چارەسەرکردنی ململانەیەکانی ناوخۆی یاخود بۆ جێکردنەوەی پۆستەکان یاخود بۆ سەپاندنی ئەو استراتیژێتی کە خۆی کاری بۆکە سەرۆکایەتی هەرێم کارە ئاکاتەوە و داوای کارەکردنەوەی ناکە بڵێ لەلایەنەکان ئەوە پرسێکی نیشتیمانیە و پەیوەندی بە سیستەمی حکومڕانیەوە یەکسەر ئەڵێ کارایەکەینەوە لەگەڵ کاراکردنەوەشی کاندیدیشیان هەیە و گۆڕانیش لەگەڵیان بێگومان ینی هاوڕایە لە کاراکردنەوەی ئەو دەستگایە و لە هەڵبژاردننی سەرۆک لە ناو پەرلەمان دیارە هەر لە کارخستنی ئەو دەستگایش یاخود سڕکردنی ئەو دەستگایش کاتی خۆی پێشی هەڵبژاردنەکان بۆ چوونی گۆڕان و پارتی ئەو کاتەش هەریەک بوو ینی سەرڕای ئەوەی لە ڕووکەش ناکۆچەکانیان قۆبوو بەڵام بێکەوە ئەو دەستگایان سەرکرد لە کاتێکدا ئێمە زووتر داوامان کردبوو کە سیستەمەکە بکەین بە پەرلەمانی لایەنەکانی تریش کۆمەڵی ئیسلامی یەکگرت و تەنانەت گۆڕانیش هەمومان لەگەڵ سیستەمی پەرلەمانی بووین ینی کێشەمان نەبوو سیستەمی پەرلەمانی بەڵام لە پڕ بە زۆرینە ئەو دەستگایە سەر کراوە و ئێستاش کاتێک حکوومەت دوای هەڵبژاردن دەستگاکە خرێتەوە کار بە جیاوازیەک لەوەی کە سەرۆک لە ناو پەرلەمان هەڵبژێت بێگومانەوە کارێکی باشە ینی ئەو هەڵبژاردننی سەرۆک لە ناو پەرلەمان بەڵام لەبەری هەڵبژاردن نەکراوە و هەڵبژاردننیش بۆ سەرۆکی هەرێم ینی کە ماوەیەکی زۆریەوێ زەمینە سازیەوێ کاتیەوێ پارەیەوێ لەوە نییە من بڕوا دەکەم لە بڕوابوون نییە لە قۆستنەوەی هەڵومەرجێکە کە بۆ پارتی هاتوۆتە پێش سەرڕ ئەوە 45 کورسی هەیە هەڵومەرجێکیشی بۆ هاتە پێش بۆەوەی کە گۆڕان ئامادەبوو بۆ شێوەیە لەگەڵی ئیمزا بکە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی هەرێم کارا بکرێتەوە و ئەو کاراکردنەوەی کاک حەچیم پەیوەندی بە سیستەمی حکومڕانی کوردستانەوە هەیە واتە بۆ نمونە ئێستا ئەڵێن باش ئێمە بەو شێوەیە لەناو پەرلەمان هەڵبژێرین هەمان دەسەڵاتەکانی تری هەبێ تا پەسەندکردنی دەستور یەکەم شێت ئەبێ بزانین بابەتەکە پەیوەندی بە کەسێکەوە نییە چێ ئەبێتە سەرۆکی هەرێم یا چێ نابێتە سەرۆکی هەرێم کە من ئەو بۆ چوونە دەرەبڕم پەیوەندی بە سیستەمەکە هەیە ناکۆچیەکی ئەشکالیەتێکی ئیداری گەورە لە نێوان هەردوو دەستگای سەرۆکایەتی هەرێم و حکوومەت هەیە ئێمە کاتێک ئەڵێن بۆ نمونە ئەڵێن دەسەڵاتەکان لای حکوومەت بێ خۆ بۆ ئێمە چ لای کاک نێچیر بێ چ لای کاک مەسرور بێ هەردووچیان پارتین مەبەستمان ئەوە نییە مەبەستمان سیستەمەکەیە مەبەستمان ڕاستە ڕێکردنەکەیە مەبەستمان ئەوێ سیستەمەکە لەگەڵ هەڵومەرجەکان بگونجێ مەبەستمان ئەوێ دەسەڵاتی جێبەجێکردن یەک دەسەڵات بێ دوو دەسەڵات نەبێ یەکیان بەشێکی دەسەڵاتەکانی لابێ لا حکوومەت یەکیان بەشێکی تری لابێ ئەوە کارێکی باش نییە ئەوە خاڵێکەمە خاڵی دووەم لە بنچینەدا پارتی بڕای بەوە نییە سیستەم بکرێتە پەرلەمانی ئەگە بڕای بەوە هەبێ خۆ ئێمە بەش لە بەڕەنگە لە چەند مانجێکدا بتوانین پرۆژەی دەستور پەسەند بکەین چکە هەموو لایەنەکان لەگە سیستەمی پەرلەمانی پارتی بێتە سەر ئەو ڕایە ئێستا ئەکری لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆکی هەرێم لەو ماوەیەشدا سیستەمەکەش لە پرۆژەی دەستوریش بگۆڕین بیکەینە پەرلەمانی ئەو کاتە بە پێی سیستەمە پەرلەمانیەکە سەرۆکە بژێرن یاخود دەسەڵاتەکان دیاریکەین بەڵام بەڕاستەکەی ئێمە بەو شێوەیە نابینین ئەوە ناکۆچیە یەکێتی تا ئێستاش سوورە لەسەرەوەی کە پێویستە سیستەمەکە پەرلەمانی بێ و بێگومان تاکید دەکەم هەڵبژاردننی سەرۆکی ناو پەرلەمان کارێکی باشە بەڵام
هەڵبژاردننی سەرۆکی لە ناو پەرلەمان مانای ئەوە ناگەێنێ کە سیستەمەکە بۆتە پەرلەمانی بەڵکو دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی حکوومەت یەکجیاکردنەوەی دەسەڵاتەکان پێگەی سەرۆکی هەرێم ئەبێ چۆن بێ ئەوانە هەمووی ئەبێ قسەیان لەسەر بکرێەوە بێ ڕێکەوتنیان لەسەر بکرێ بەڵام ئێستا بەو شێوەیە کە تێ ئەپەڕێندرێ باسەکە ئیستراتیژیەت ئێمە پێمان وایە بۆی هەرێمی کوردستان بەهێز بێ بەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بێ حکوومەتی کە پارتیش پێچی هێنێ ئەبێ ئێمە لە بەغدا هاوپەیمانیەکی بەتیممان هەبێ ئێمە هەموو لایەنە سیاسەکانی کوردستان یەکدەنگ و یەک هەڵوێز بین و ئەبێ بەژەوەندی یەکتری بپارێزین بەژەوەندی گشتیش بپارێزین هەموو لای بەژەوەندی گەلی کوردستان بخەینێ خۆمان و لەوێش بەژەوەندەکانی یەکتر بپارێزین بۆ بتوانین بێکەوە کار بکەین بەڵام پارتی تا ئێستاکە هەنگاوێکی بەو ئاراستە نەنایە لەسەر کەرکووک کە پارێزگایەکی کوردستانیە خۆمانزانی بەڵام لەسەر هەرێم نییە بۆ دەبواە هەموو لایەنەکان ینی زوو ئەو کێشەیە چارەسەر بکەین لە نێوانی منمنانەی یەکێتی و پارتی یاخود لە نێوان لەسەر هەڵوێستەکانی پارتی ماوەی ساڵێکە پارێزگارێک بە وەکالەت لە کەرکووک کارەکە کە بەڕاستی ئەوەندەی خەمی جێبەجێکردنی ڕێنمایی و بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورەیە ئەوەندە خەمی جێبەجێکردنی دەستور و یاساکانی پەرلەمانی عێراقی نوێ نییە کە زۆر مەترسیدارە ئەو بابەتە بەڵام تا ئێستا خۆماوەتەوە ڕاستە لەو دوایانە نەرمیەک نوێندراوە و پارتی بەڵێنی داوە کە لەگەڵ یەکێتی دانیشن ئەوش چارەسەر بکەن بەڵام خۆکە تۆ کێشەیەکت چارەسەرکرد دەبێتەوە هۆکار بۆ چارەسەرکردنی کێشەیەکی تریشی یەکت چارەسەرکرد یەکێکی تریش بەڵام هیچی چارەسەر نەکەی لە حکوومەتەکەش لەگەڵم ڕێک نەکەوی بێگومان کێشەکە ئەمینێتەوە خۆت ئاماژت پێدا وتە بێژ گوتوێتی هاوبەشی ڕاستەقینە بەڵێ یەکێتی ئەوێ نایە وەکو پاشکۆ بەشداری لە حکوومەتە بێ 21 کورسیمان هەیە بەڵێ 21 کورسیمان هەیە بەڵام یەکێتی وەکو پاشکۆ بەشداری لە حکوومەتە ناکە و ئەبێ هاوبەشی ڕاستەقینە بین هاوبەشی ڕاستەقینەش بەوە دەبێت کە لە بڕیارە چارەنووسسازەکان کە لە دەستگا استراتیجیە گرنگەکانی ناو حکوومەت ئەبێ یەکێتی پێگەی هەبێ زۆر باش وەزارەتانی کە گرنگن ئەبێ یەکێتی لێ بێ اینجا ئەوەی پەیوەندی بە ئاسایشەوەی یاخود ئەوەی پەیوەندی بە داهاتی کوردستانەوەیە ناکرێت بۆ نمونە ئێمەش بین وەکو یەکێتی هەموو ئەو دەستگایانی کە پەیوەندیان بەداهاتەوە لای ئێمە بن ئینجاوەری لەسەر شتەکانی تردا بەشکەن ئەوەی کە پەیوەندی بە ئاسایشە لای ئێمە بن ئینجاوەری شتەکانی دابشکەین نا ئەبێ مەسەلەی پەیوەندەکانی دەرەوێ مەسەلەی بۆ ڕێخستنەوەی مەسەلەی لایەنە داراییەکەیە مەسەلەی لایەنە ئاسایشەکەیە ئەبێ یەکێتیش بەشدار بێ بە تایبەتی پێگەی یەکێتی لەو ڕوانەوە خۆتان ئەزانن یانی بەهێزە بە تایبەتی لەسەر مەسەلەی هێزی پێشمەرگە ئەوانە ئەگەر یەکێتی پێگەکەی بەهێز نەبێ بڕوا دەکەم ئاسان نییە کاروباری حکوومەتیش بەڕێوە بچێ وەقبولیش ناکرێ و ئاسانیش نییە کارەکە خۆزگەوانە بواە بەڵام هەڵوو مەرزەکان بەو شێوەن باشە بەس بەڕێز وتت دابشکردنی پۆستەکانی ئێستای مەسەلەن سەرۆکایەتی هەرێم بۆ نیسروان بارزانی و سەرۆکی حکوومەت بۆ مەسرور بارزانی پەیوەندی بە کێشەی ناوخۆی پارتیەوەیە ئەوە لە کاردانەوەی ئەوەیە کە پارتی دەڵێ مەسەلەن یەکێتی کێشەی ناوخۆی هەیە و کێشەی پۆستیان هەیە بۆیە ناگەنە ڕێکەوتنی یاخود لە بنڕەتدا ئەمە حەقیقەتە نازانی پەیوەندی بەوەیە بێگومان ئەجی ناخوا توانڕە ئێستا حکوومەت پێک بێندرێ دواتر گفتوگۆ لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێم بکرێ بۆچی بەبێ سەرۆکایەتی هەرێمیش حکوومەت پێکە هێنرا و حکوومەت کاری خۆیەکە نزایەتی بەشداری کردیان بەشداری نەکرد بە دواتر گفتوگۆ لەسەر کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێمەکرێ ئێستا نابێت حکوومەت کارا بکرێتەوە تا سەرۆکی هەرێم نەبێ و تۆ سەرۆکی هەرێمت نییە ئێستا حکوومەتیش نابێت پێک بێنرێت تا سەرۆکی هەرێم کەسێک ڕاستپێرێ بۆ سەرۆکی حکوومەت کەسەکەش دیارە لەبەرەوە ئەگەر بۆ ئەوەش نەبێ وادانێ ململانێش نەبێ تەبایی هەبێ لە ناویان ئێمە تەمەنا ناکەین یان هیچ ناکۆچەکەی بەڵام وادانێ کەواتە دۆزینەوەی پۆستە بۆ کەس یاخود جێکردنەوەی ینی کەسە کارکتەرە گرنگەکانی خۆیانن ئەگەر ئەوەش نەبێ واتە استراتیژێتی خۆیان ینی ئەو مەرکەزیەتەی کە دەیانەوێت جێبەجێکەن یاخود بەدەستەوەگرتنی تەواوی جمگەکانی دەسەڵات ئەوێ ئەیانەوێت بیکەن ئەجنا بۆ ئێمە کاتێک ئەڵێن ئەبێ سیستەم پەرلەمانی بێ خۆ دەسەڵاتەکان لای سەرۆکی حکوومەت بێ پارتیە لای سەرۆکی هەرێمیش بێ پارتیە و ڕەنگە کارکردن لەگەڵ کە سەرۆکی هەرێم ئەوەی کە پێشنیار کرا بۆ سەرۆکی هەرێم واتەکە ئەگنێتیر زۆر ئاسانتر بێ لەبەرەوەی ماوەی ڕابردوو لەگەڵ یەکێتی بە تایبەت و لەگەڵ لایەنەکان تریش بێکەوە کارمان کردووە یەکتر باشە ناسیب یەکتر تێگەین و تا ڕادیەکی زۆر
دۆستایەتی و هاوکاریەکی زۆر لە نێوانی بۆ نمونە کاکمێچیر و کاکوبات لە حکوومەت هەبووە لە نێوان کاکمێچیر و سەرکردەکانی تری یەکێتی هەیە یعنی لە ئەزمون تاقی کراوەتەوە کە ئێمە گرفتێکی شخصیمان لەگەڵ کاکمێچیر نییە و بەسمان کاکمێچیر نییە دەسەڵاتەکانیش ئەگەر بۆ نمونە ئێمە لە وەرناگرینەوە مەسەلەکە سیستەمە ئەجی ناخواسیتە دەستی کاک مەسرور کە ئەو سەرۆکی حکوومەتە ئێمە هیچ جیاوازێکی نییە ئەگەر وەکو حزب لێچێ دەینەوە بەڵام وەکو سیستەم بەڵێ وەکو سیستەم پێویستی بە هەڵوەستە لەسەرکردنە نەکیەکێتی هەموو لایەنەکانی تر باشە زۆر باشە بەس ئەو کاری چیەکە ینی بە دیاریکراوی ئایا یەکێتی نیشتیمانی داوای وەزارەتی ناوخۆی کردووە مەسەڵەن ئەنجومەنی ئاسایش و وەزارەتی ناوخۆ دانەیەکی پێ بدرێت لەیان فەرمانگەی پەیوەندی دەرەوە و سامانە سروشتیەکان ئەم وەزارەتە گرنگانەی پێ بدرێت یاخود هۆکاری چیەکە پارتی وەزارەتە نادات بە یەکێتی و بە لایەنەکانی تریش بزانە وەزارەتی دارایی وەزارەت سەرچاو سروشتیەکان لە ڕووی داهاتی ئەم وڵاتەوە گرنگن سیادین وەکوی پێی دەڵێ باشە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە گرنگن و ئەنجومەنی ئاسایش ئەوانە گرنگن پەیوەندیان بە ئاسایش و ژیانوێ پەیوەندەکانی دەرەوە گرنگن ئێمە کاتێک باسی پەیوەندەکانی دەرەوەکەین سەرۆکی هەرێم پارتی بێ سەرۆکی حکوومەت پارتی بێ سەرۆکی پەیوەندەکانی دەرەوەش پارتی بێ واتە سینای پارتی بە پەیوەندەکانی دەرەوە پەیوەندە نێو دەوڵەتەکانەوە بێ واتە سیاسەتی پارتی لە ناوەندە نێو دەوڵەتەکان جێبەجێ دەکرێت واتە سینای هاوپەیمانەتی لێ دەرناکەوێت جایەکێتی بێ گۆڕان بێ کۆمەڵ بێ هەر لایەنەکی تر بێ ئێمە کاتێک ئەڵێن بەشداری هاوبەش بین مەبەستمان ئەوێ ئەو هەمە ڕەنجە لە ناو موسسە گەورەکانەوە دیار بێ وەزیرێک دێ لە فڕۆکەخانە سەرۆکی پەیوەندەکان فەرمانگەکە پێشوازیریەکە پارتیە سەرۆکی حکوومەت پارتیە سەرۆکی هەرێم پارتیە لە پشتی سەرۆکی حزب پارتیە سینای یەک تاکە حزبی دیارەکە تا بۆ خودی حزبەکەش من پێم وابێ ئەوە جوان نییە بۆ حکوومەتەکەش ئەوە جوان نییە وا باشترە هەمە ڕەنجیەکە بێ ئێمە لەو ڕوانگەیەوە ئەڵێن ئەبێ هاوبەش بێن ئەبێ ئاگامان لە پەیوەندەکەم ئەبێ پەیوەندەکانی هەرێمی کوردستان یەک پەیوەندی بێ دوو پەیوەندی و سێ پەیوەندی نابێ پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو لایەنەکان دریش ئەبێ لە ژێرساییدا وەکو ئەڵێ کار و ئەرچی خۆیان جێبەجێ بکەن باشە بەس کار گارێز ڕەنگە خەڵک پرسیاریەوە بکە مەسەلەن ئەمە خەتای یەکێتی نییە کە ئێستا پارتیەم و جومگەکانی کەوتۆتە دەست مەسەن لە پەیوەندەکانی دەرەوە یەکێتی لەگەڵی بەشدارەوە بۆچی مەسەلەن ڕۆڵی گرنگی نەبووە و پێشتر چەند جارێک بەرپرسانی یەکێتی میوانی ئێمە ونوتیانە مەقەڕێکی پارتیە پەیوەندەکانی دەرەوە لە وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ یەکێتی بەشدار نەبووە ئەمە خەتای یەکێتی نییە کە پارتیە و هەموو جومگاستیارانی داگیر کردووە نا بۆچی ئێمە لە خۆلی ڕابردوو 18 کورسیمان هەبووە ئەگەر بەپێی کورسەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵمان کرابا ڕەنگە ئەوەندەشمان بەرنەکەوت باە بۆچی خەتای یەکێتی خەتای ئەو بارودۆخەیە کە هاتە پێش لە بەرژەوەندی پارتی شکایەوە جیابوونەوەی گۆڕان لە یەکێتی و وەرگرتنی و هەڵۆستە توندا ئەو ئەنجامەکەیەتی هیچ پەیوەندی بەوە نییە ئێستاش ئێمە کاتێک باز دەکەین ینی پێگەی یەکێتی لە هەرێمی کوردستان لە عێراق لە ناوەندە نێو دەوڵەتەکان بەهێزە و من دڵنیام پارتیش ئەو پێگەی لە بەرچاو گرتووە بۆیە تا ئێستا هەنگاوی نەناوە بە ئاراستە پێکهێنانی حکوومەت پێگەکەی بەهێزە ئەجینا لە هەرێمی کوردستانەوە 21 کورسیمانەیە پارتی 45 هەیەواتە پارتی لە ڕووی کورسیەوە زۆرترە بۆیش داوا لە پارتی کراوە حکوومەت پێک بێنێ بۆش پارتی بێمنەتە بە تایبەتیش دوای ئەوەی کە گۆڕان ئازایەنە بۆی چوە مەیدان بۆ کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و پێکهێنانی حکوومەت تۆزێک لە یەکێتی بێمنەت بوو بەڵام من بۆ خۆم پێم وابێ نەدەبووە پارتی ئەو یاریە بکە واتە گۆڕان وەکو وەرەقەی فشار نیشانی یەکێتی بدە چکە بۆی دەرکەوت بەبێ یەکێتی پێکهێنانی حکوومەت زەحمەتە و ئێستاش لە ڕووی پرانسیپیەوە لە ڕووی قانونیەوە ئەتوانێ بەڵام پرسیارەکەوێ ئایا ئەگەر بەبێ یەکێتی حکوومەت پێک بێنێ ینی وڵات بە شێوەیەکی باش بەڕێواتێ باڵ و ئەم قۆناغا ئایا پێویستی بۆنی نەکتەنیا یەکێتی من بڕوا دەکەم پێویستی بەوەیە هەموو لایەنە سیاسەکان لەو قۆناغا بەڵام بیکەینە قۆناغێکی ڕاگوزەر ئینتقالی بۆ چەند ساڵێک 4 ساڵە 8 ساڵە نازام چەندە لەما 8 ساڵ هەمومان بێکەوە کارکەین بۆی ئەو سیستەمە سیاسی و حکومڕانی کوردستان سەقامگیر بکەین کاک حەچیم ئێستا ئێمە ڕێکیش بکەوین کێشەکان بنەبڕ ناکرن ینی پینە و پەڕۆیە ئەوەی ئێستا سیستەمی سیاسیمان سیستەمی حکومڕانیمان لە کوردستان ناجێگیرە
سەقەتە ئەبێ هەموو لایەنەکان هەست بۆ بکەین بە پرۆژەی باش بە دیالۆگ لە نێوان خۆماندا سیستەمەکە سەقامگیر بکەین سیستەمەکە چاک بکەین ئەو کاتە پارتی خوڵێکنا باسێ خوڵ هەر سەرۆکی هەرێمنا بە هەموو دەستگاکان لای پارتی بێکە زۆرترین کورسی دینی کێشەمان نابێ بەڵام بەو سیستەمە سەقەتی ئێستا هەیە بەو بارودۆخی کوردستانی ئێستا هەیە فرامۆشکردنی یەکێتی لە حکوومەت من پێم وابێ مەترسی هەیە لانی کەم مەترسی ئەوەی هەیە کە لێکەوتەی تری بێ دروست بێ بەڵ زۆر باشە بە سەبار بۆی خەڵک ڕەنگە پرسیاریەوە بکە ئێوە لە 5 شوباتە وا بڵاوکراوە کە ڕێکەوتندان لەگەڵ پارتی کردووە لەسەر پێکێنانی حکوومەت لەسەر کەرکووک و لەسەر بەغدا و لە چواری ئایاریشە مەسەرەن پێش ساڵیادی ڕاپەڕین ئێوە ڕێکەوتنێکی ترتان کرد یعنی هۆکاری چێکە جێبەجێ ناکرێن ئایا خەتاکە لە یەکێتی نیشتیمانی پاشگەز بۆ یاخود پارتی ئێستا ئێمە دیالۆگمانەیە لە هیچ شتێکی وەکو یەکێتی ئێمە پەشیمان نەبووینەتەوە ئێستاش ئامادەین لە سەرەتاوە گوتومانە ئامادەین بەشداری لە حکوومەت بکەین کێشەیەکمان نییە ئامادەین دەنگ بە کاندیدی پارتی بدەین لە حکوومەتی کێشەیەکمان نییە لەو بارەوە بەڵام کە ناکۆچەکان چارەسەر نەکران بێگومان بە هەڵواسرایمانەوە ئەو ئەنجامەکەیەتی ئێمە بە هیچ شەیەک پەشیمان ئەڵێن بەشداریەکەین وە پێی پێگەی خۆشمان بەڵام بەشداریەکی پەراوێزنا بەشداریەکی کارا و کاریگەرە بێن لە حکوومەت و ئەبێ گفتوگۆ لەسەر یاسای سەرۆکایەتی بکەین تۆ بینیت ئەمڕۆ گۆڕان و پارتی بێکەوە پرۆژەی کاراکردنەوەی سەرۆکایەتیان پێشکەش کرد ئێمە نەمان کرد لە کاتێکدا ئێمە یەکەمین حزب بووین گوتمان ئەبێ بێکەوە ئەبێ بەشداری بکەین لە حکوومەتەوە لەگەڵ پارتیش بێکەوە کاری زۆرمان کردووە هاوبەشی زۆرمان هەبووە لە ڕابردوودا بێکەوە وڵاتمان بەڕێوەبردیە بێکەوە خەباتمان کردو بێکەوە لە بەغدا بووینە یعنی ئێمە پەیوەندەکانی ئێمە ئەگەر ناکۆچیشمان هەبێ بەڵام لەسەر ئاستی استراتیژی پەیوەندەکان تا ئێستاش بەهێزن و ماونەتەوە و ئەمینەوە بەڵام لەگەڵ ئێوشدا ئامادەن فراکسیۆن یەکێتی ئامادە نەبوو ئیمزا لەسەر ئەو یاسایە بکە کە بەو شێوەیە سەرۆکایەتی پەرلەمان کارا بکرێتەوە بەڵێ بەس بە دیاریکاوی بۆی ڕوون بێ لای بینەران بە دیاریکاوی یەکێتی نیشتیمانی داوای چ پۆستێک دەکا کە ئێستا پارتی مەسەرەن بەی شێوەیەک ڕازی نییە بە یەکێتی بداوە گفتوگوکان لەو بارەیەوە جۆرێک بەبن بەس گەیشتون هەنی ئەو پۆستانە چین کە یەکێتی نیشتیمانی داوای دەکات کاک هەچیم لەسەر پۆست نییە ئەم پۆستانە پۆستێکی تر ئەڵێن ئەبێ یەکێتی بەشدارێکی بەشدار و هاوبەش بێ هاوبەشەکە بەوە دەکرێت یەکێتی لە بەڕێوەبردننی پۆستە گرنگەکانی ئابووری سیاسی پەیوەندی ئەوانە ڕۆلی هەبێ اینجا ئەمانە ئەوەنە ئەوە ئەو کێشەمان نیلەوە بەڵام ئەوەیە ئەوەی پارتی هەیە پارتی ئێوێ ینی خۆی ینی بەشی یەکێتی دیاری بکاتن بەشێیەکی گشتی بەو شێوەیە واتە تاکید دەکەمەوە ڕاستی ئێمە ئێستا قسە ناکەین و ئومێدمان هەیە ڕێک بکەوین ئەجی ناخۆ لە بەغداش ئێمە هیچ هەنگاوێکمان لەسەر ئاستی بەغداش هیچ هەنگاوێک نێنراوە ئەوە لێرە ناکۆچی هەبوو لەسەر ئاستی ناوچە دابڕێنراوەکانش هیچ هەنگاوێک نێنراوە ئێمە پێویستیمان بەوەیە لەسەر هەموو ئاستەکان لەگەڵ پارتی ڕێک بکەوین واگەر ڕێک نەکەوین خۆ ئیترۆ خۆیان لەگەڵ گۆڕان حکوومەت پێکبینن بۆیان هەیە حکوومەت پێکبینن لە ڕووی یاساییەوە هیچ ڕێگریەک نییە ڕۆژی شەما یاسا و ڕۆژی یەکشەمبا دەنجی لەسەر بدرێ و سەرۆکی هەرێم هەڵبژێرن و حکوومەت پێک بێنین ئێمە ناتوانین گرفت دروستکەین بۆ پێکەنانی حکوومەت چکە حەقی خۆیانە ئەو دوولایەنە ئێستا هەم سەرۆکایەتی هەرێم کارا بکەنەوە هەمیش حکوومەت پێک بێنن لە ڕووی یاسا هیچ گرفتێک نییە ئەگەر ئەوان ئەیکەن ئێمە ڕێگری ناکەین لە دروستکردن لەوەی کە ئەوان حکوومەت پێک بێنن باشە بەسکە گارێز بەرز وتت پشتگوێخستنی یەکێتی نیشتیمانی لێکەوتەی دەبێ ینی بۆ نمونە چ لێکەوتێکی دەبێت یەکێتی نیشتیمانی لە مەسەلەی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم کاراکردنەوەی پەراوێز بخرێەوە لە مەسەلەی پێکەنانی حکوومەتیش بەبێ یەکێتی نیشتیمانی کاک هەچیم من ئەڵێم لێکەوتە ئومێد ناکەم شتیوە بێ بەڵام من بە خۆم مەترسیە بینم مەترسی ئەوە بینم ئێمە لەناو حکوومەتین چەندین ساڵە و هاوسەنجیش هەبوو کادیرەکانمان فەرماندەکانمان لە ناو هێزی پێشمەرگاوانی یەکێتی بوونە فشاریان لەسەر بوو ئیمتیازیانە خراپەردەم کار ناکرێ پشتگوێخرێ زۆر ینی ناحەقی بەرامبەر بە ئەندام و لایەنگرانی ئێمە کراوە لە بەتایبەتی لەو شوێنانەی کە پارتی تێدا بەڵادەستە کە منەوە قسەیەکەم ڕەنگە پارتیش گلەی خۆی هەبێت لە شوێنەکانی تر بەڵام من وەکو
تۆ ئەگەر لە حکوومەت بی و هاوبەش بی و بەشدار بی و پێشێری مافەکانت بکرێ ئەی ئەگەر لە حکوومەت نەبێ بێتی بکرێ ئەو ڕەنگە کاردانەوەی هەبێ ئەوە یەک دومین بۆچی ئێمە ڕاست ناڵێن بەداخەوە ئاساوەرەکانی شەڕێناوە خۆماون ئەوە تا ئێستا ئاسایش دوو ئاسایشە پۆلیس دوو پۆلیسە پێشمەرگە سێ پێشمەرگەیە ڕاستە پێشمەرگە لە ڕووی موچەوە هەمووی سەر بە وەزارەتی پێشمەرگەیە و بەڵام یەکەی هەفتا و یەکەی هێشتا وەزارەتی پێشمەرگەمان هەیە مەترسی هەیە چۆن مەترسی نییە مەترسی هەیە بێتە دوو ئیدارە مەترسی هەیە کێشە دروست بێ لێرە و لەوێ لە ناو وەزارەتی پێشمەرگە لە ناودام دەستگاکانی ئاسایش ینی من بابمونە پێ بۆت باس بکەم یعنی بە ساڵانی ڕابردوو کە باسی وەزارەتی ناوخۆەکەی دەیان کەس هەبووە لە سلێمانی لە کۆیە لە شوێنەکانی تر ئەفسەر بووە جێگری ئەفسەر بووە ویستوێتی نەقل بێتەوە شوێنەکەی خۆی بۆ نمونە دهۆک ئامێدی هەولێر لێ بووە جە بەهۆی ئاوارەبوونەوە بووە بەهۆی ژیانیەوە بۆ لێ بووە ینی زۆر لەو خەڵکانە مەرجی ئەویان بەسەردا سەپاندون نەقلیانەکەنەوە بە مەرجێک واز لێچێتی ببن بە پارتی و ینی ئەو زۆرە فشارانە لە ناو حکوومەت بەرامبەر بە ئەفسەرەکانی پۆلیس هەبووە و دەیان نمونەمان لەبەردەستە بەرامبەر بە فەرمانبەرانی تریش هەبووە تەنانەت بەڵام بە تایبەتی لە سلکی پۆلیس ینی ئەو فشارە زۆر بووە لەسەر ئەو خەڵکانە بۆچی ینی کەسێک ئەفسەرە لە کۆی ئەفسەرە ماڕی لە هەولێر ئەگە بێت و هەولێر بۆی بێ بە پارتی مەناڵێن بە هەریەکێتی بەڵام بۆ بێ بە پارتی واگەر لە هەولێر ئەچێتە سلێمانی بۆ بێچێتی پۆلیسە بێ پۆلیس ینی ئاگای لە ئاسایشی خەڵک بێ یاسات پارێزێ ئیتر عەقی لە ئەو حیزبایەتیەکانەکە ئیجباری ناکرێت ئێمە ئەو نمونانەمان هەن واتە ئەو زۆرە شتانە ئەگەر ئەو کاتەکرا بێ ئەگەر ئێستا یەکێتی لە حکوومەت نەبێ ئەبێ چی بکرێت کە خۆش دەزانی یەکێتی لەناو ئەو دام و دەستگانە گرنگانە ڕۆڵی هەیە کادیری هەیە ئەندامی هەیە لایەنگری هەیە تێکۆشەری دێرینی هەیە هەموو ئەوانە هەن لەبەرەوە ئەوە لایەنێکی لایەنی مەسەرەکە لایەنێکی تریشی ینی مەترسی ئەوە هەیە لەبەرەوەی ڕەنگە خەڵکێکیش هەبێ پێی وابێ مادام ئێمە ناگەینە ڕێککەوتن ڕەنگە بیکەینە دوو ئیدارەی یاخود ڕەنگە ئەو جۆرە بیرکردنەوەش هەبێ لەپڕ ئێمە ببینی ئەو هەموو قوربانیەماندا لە پێناوی یەک خستنەوە دوو ئیدارەیش دروست بیتەوە کە لە بەرژەوەندی نەیەکێتی نەپارتی نەهی خەڵکی کوردستانە بەڵێ هیچ ڕێیەکەیە لە ناویکێتی نیشتیمانی ئەگەر فەرمیش نەبێ ینی لەگەڵەوە دابێگەری یەکێتی نیشتیمانی پەراوێز بخرێ بۆ پێگەی خۆیەوە دوو ئیدارەیی بێت لە هەموو کوردستان ئەو بۆچوونە هەیە بۆ ئاگدات لە ناو حیزبەکانی تەنات ڕەنگە لە ناو کۆمەڵ لا سلێمانیش ئەو بۆچوونە هەبێ ئەو هەبێ لە ناو یەکگرتوش هەیە لە ناو یەکێتیش هەیە لە ناو زۆر لە دام و دەستگاکە لە ناو زۆر لە حیزب و ڕێکخراوەکانی تر هەیە لە شەقامیش ئەو بۆچوونە هەیە بۆ ئاگاداریت ئەو بۆچوونە هەیە ئەو ئاراستە هەیە و ئەو ئاراستە ببێ بەڕاستی ینی من بە مەترسیەکی گەورەی دەبینم بەڵام بەڵێ ینی ئەو ئاراستە سیاسیە یاخود ئەو خواستە بە زەقی هەستی پێدەکرێت نەک لە ناویەکێتی لە ناو لایەنەکانی تریش بەڵێ بەس ئێستا لە ناویکێتیەوە ئاراستەیەکی باڵا دەستە ئەگەر هەستی پێ بکرێت ئاراستەی ڕسمی یەکێتی ئاراستەی ڕسمی یەکێتی یەک حکوومەتیە یەک ئیدارەیە تێکەڵکردنەوەی ئەو دام و دەستگانەیە کە بەهۆی کارەکانی ڕابردوو تا ئێستا تێکەڵ نەکراونەتەوە دروستکردنی هاوپەیمانێتیە لە بەغدا ئەو ئاراستە ڕسمێکی یەکێتیە بەڵام گوتم ئەو خواستە نەبێ یا ئەو بیرۆکەی نەبێ هەیە بەڵای ناوێکێتیشەیە باشە بەس تا چەند بزانین ڕاستە یعنی دەڵێن لە دوایین کۆبوونەوە کە بەڕێوە چووە ئێوە بە وەفدی پارتان وتووە ئەگەر یەکێتی بەشدار نەبێ حکوومەت هێرێم و سەرۆک هێرێمیشیز دەسەڵاتێکی بەسەر سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەدا نابێت من یەکەم شت لە کۆبوونەوە نەبوومەوە هەر شتێکیش کە ڕانەگەیەندرا بێ ئەگەر بشی زانم ڕای ناگەێنم شتیوان نەزانانی بڕواش ناکەم شتیوا بەدڵنیایی شتیوان نەگوتراوە لەبەرێ ئومێد دەخوازین ئەو حکوومەتەی کە پێک بێ دەسەڵاتی بگاتە هەموو قوشبنێکی کوردستان دەسەڵاتی یاسایی مەبەستمانە لەوەش زیاتر هەوڵە دەین حکوومەتەکە دادپەروەر بێ بە یەک چاوسەیری زاخۆ و ڕانیە و هەڵەبجە و کەلار بکاتن بە یەک چاوسەیری هەڵەبجە و سلێمانی و دهۆک بکاتن ئێمە ئەومانەوێ ئەبێ یەک حکوومەت بێ و هەوڵ دەدەین یەک حکوومەت بێ بۆی ئەڵێن تا ئێستا کە سیستەمە حکومڕانیەکەمان سەقەتە بەداخەوە ینی نمونونەکانی ڕابردوو ئەزمونونەکانی ڕابردوو ئەوەندە زۆرن ینی ئەگەر مەباسی لێ بکەین مەترسی ینی مەترسیمان دینەوە پێشتا و گومان دروست دەکەن ئەجینا خۆ پێویستە
حکوومەت و سەرۆکی هەرێم کاتێک هەڵدەبژێردرێ بە ناوی هەموو خەڵکی کوردستان هەڵدەبژێردرێ اینجا لە پەرلەمان هەڵبژێرێ ناو خەڵکەوە و بێ هەبی کەسێک ڕێز لە ڕێزی لێ بگرێ وەکو سەرۆکی هەرێم لە سلێمانی بێ یان لە هەڵەبجە بێ یان لە دهۆک بێ کەی ئەو کێشەیە بە پێچەوانەوە ناکرێ ئێمە لەو سیستەمە سیاسیە لا بدەین کە خۆمان دامان مەزراندە یا خۆمان دایدە ڕێژینەوە جارێکی تر. بەڵێ ناوبرێکمان هەیە دوای ناوبرەکە باسیەوە دەکەین کە یەکێتی نیشتیمانی چۆن ماوەڵ لەگەڵ مەسەلەی کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم دەکات فراکسیۆنەکەی بەشداری دەکات لە کۆبوونەوەکانی داهاتوو دەگەڕێمە لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لای تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عەربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزان تیبکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز درێژە بە چاوپێکەوتنەکەمان دەدەین لەگەڵ ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە و قسە لەسەر مەسەلەی پێکێنانی حکوومەت و یاسی سەرۆکایەتی هەرێم دەکەین. کاگارێز دووبارە سڵاوتان لێبێت سەبارەت بۆی کە پێ وایە یاسای سەرۆکایەتی هەرێم بەبێ یەکێتی نیشتیمانی ئەگەر کارا بکرێتەوە ینی کارێکی خراپە یاخود پێتان کارێکی ئاسایی ئەگەر سەرۆکی هەرێم بەبێ یەکێتی نیشتیمانی دیاری بکرێت؟ ئێمە ئەگەر پێمان باش بێ بێگومان بەشداری دەکەین. ئەگەر پشتگیری ئەو یاسایە بکەین بەشداری دەکەین یاخود ئەگەر ڕێک بکەوین لەگەڵ پارتی دیسان بەشداری دەکەین. بەڵام ئەوە ئەوەستێتە سەر دوا بڕیاری یەکێتی ئایا ئەگەر ڕێک بکەوین لەگەڵ یان بەشداریەکەین یا بەشداری ناکەین لەسەر ئەو بڕگەیە یان بەو شێوەیە یا شێوەیەکی ترەمانەوەیە. خۆ تازە ئێمە ئەوان زۆرینان لەبەرەوەی پارتی و گۆڕان بێکەوە لەسەر پرۆژەکە ڕێککەوتون ئێمەش لەوێ نەبین ئەتوانن بە ئاسانی تێیپەڕێنن واتە لایەنەکان تریش ناتوانن ڕێگری لێ بکەن بە ئاسانی توان تێیپەڕێنن بەشداریکردن لەو حاڵەتەدا یان دەرفەتی گفتوگۆش نەماوە لە ناو پەرلەمان گفتوگۆی لەسەر بکەی چکە تەواو ینی ئەوان پێ قایلن بەوەی کە هەیە بەو شێوەیە بێ باشە بەس کاگارێز بەڵام ئەوەستێتە سەر ڕێککەوتن و یا دوا بڕیار. ئەگەر ئێوە مەسەلەن لەگەڵیان ڕێک نەکەونەوە بەبێ ئێوە دامەزراوەیە کارا بکرێتەوە مامەڵە لەگەڵ سەرۆکی هەرێم دەکەن ئەو سەرۆکی هەرێمێکە بێ کێتی ئەگەر بەژاری حکوومەت نەکات و سەرۆکایەتی هەرێمیش کارا بکرێتەوە؟
سەرۆکی هەرێم کە لە پەرلەمان هەڵبژێدرا زۆرینی ئەندامانی پەرلەمان دەنجام پێدا سەرۆکی هەرێمە پەیوەندیمان لەگەڵ پارتی چۆن دەبێت چۆن نابێەوە شتێکی ترە لەگەڵ گۆڕان چۆن نەبێت چۆن نابێت شتێکی ترە بەڵام بە بۆ چونی خۆم هەر کەسێک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێردرێ شەرعەتی پەرلەمان شەرعەتی هێناوی تر سەرۆکە سەرۆکی حکوومەتە سەرۆکی پەرلەمانە ئەو جیاوازە و بابەتە بەڵە بەس بەڕاستی ینی وەکو واقع دەسەڵاتی بەسەر سلێمانی و پارێزگای هەڵەبجار دەبێت سەرۆکی حکوومەت بێت چه هەرێم بێگەر بەبێ یەکێتی نیشتیمانی بێت من گوتم ئەوەستێتە ناتوانم ئێستا حکم دەم ئەوەستێتە دوای ئەوەی ڕێکەکەوین چۆن ڕێکەکەوین ئەگەر ڕێک نەکەوین چلێکەوتەیەکی دەبێت یەکێتی ئێستا نەک ئێستا دەمێت شەبیرمان کردوێتەوە کارمان لەسەرەوە کردووە تەنانەت ئەگەر ڕێکیش بکەین لەگەڵ پارتی دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێم دابەش بکەین سەر پارێزگاکان واتە ئەو ناوەندەتەی ئێستا هەیە نەیەڵێن ئێمە خۆمان داوای دەسەڵاتی زۆر لە بەغدا دەکەین بەڵام کە دەسەڵاتەکان هاتە هەولێر نایدەین بە دهۆک نایدەین بە هەولێر نایدەین بە سلێمانی نایدەین بە هەڵەبجە ئەمانەوێت دەسەڵاتەکان دابەش بکرێن و ئەمانەوێ ینی بیرمان لەوە کردێتەوە پرۆژەشمان بۆ ئەوە هەیە کە حکوومەتەکە بچووک بکەینەوە ینی ڕەنگە هەندێک دام و دەستگای لە حکوومەت هەیە پێویستمان پێی نەبێ بەڵکوەوە ئەرچی پارێزگاکان بێ حکوومەتی پارێزگاکان بەهێزکەین ئێمە بۆی هەم زیاتر بتوانین خزمەت گوزاری بکەن بۆی هەم ناوەندێتی کەم بێتەوە ڕۆتین کەم بێتەوە هەم دادپەروەریش هەبێ بە پێی ژمارەوی دانیشتوان بە پێی پێویستی داهاتەکانی ئەم وڵاتە بەسەر ناوچەکان دابەش بکرێ بە پێی پێویستی ناوچەکان خەڵک دابمەزرێندرێ بە پێی پێویستی ناوچەکان قوتابخانە و خوێندنگا بکرێنەوە بەو شێوەیەبی نەک بەوەی کە ئەوەی کە ئێستاکە هەیە واتە لە هەردوو حاڵەتەکە دایمە بەشدار بکەین و بەشدار نەکەین لەگەڵ ئەوەین کە دەسەڵاتەکانی ئێستای حکوومەت دابەش بکرێنە سەر پارێزگاکان لە پارێزگاکانیش دابەش بکرێنە سەر قەزاکان ئەو سیستەمی حکومڕانی مۆدێرنەوە ئەو سیستەمە حکومڕانی یان بە ئەزموو سەرکەوتنی وەدەستێنایە ئێمە کە باسی سەقامجی سیستەمێک دەکەین بەشێک لەوەی مەبەستمان ئەوەیە کە ئەو کارە بکەین دەسەڵات ناکری هەمووی لە هەولێر بێ ناکری هەمووی لە ناو سلێمانیش بێ ئەبێ دەسەڵاتەکان ئەبێ ئەرکەکان ئەبێ مافەکان بە دادپەروەرانە دابەش بکەین بۆی کاری خزمەت گوزاری باشتر بکرێ بۆی زیاتر حکوومەت بتوانێت ئەرچی خۆی بەرامبەر بە هاوڵاتیانی کوردستان جێبەجێ بکەن بەڵێ بەس وەکو پێشتر بەڕێز وتت ئەو پرۆژەی ئێستا هاوبەشە لەێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان ینی سیستەمەکە ناکاتە پەرلەمانی چونکە من گوێم لە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بوو لە پەرلەمانی کوردستانڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەنووسکە وتی ئەمە پێشتر لە کۆبنەوەی پێنج قۆڵیش لایەنەکان ڕازی بوون بەوەی کە تەنها سەرۆک بێتە ناو پەرلەمان و لە پەرلەمان و هەڵبژێت دەسەڵاتەکانی وە خۆی بمێنێتەوە نا ئێمە گوتومانە سیستەم بکرێتە پەرلەمانی و سەرۆک لە ناو پەرلەمان هەڵبژێدرێ نا بە هیچ شێوێک ناکرا پەرلەمانی خۆ ئێستاش بە بۆچوونی برادرانی پارتی سیستەمەکە سەرۆکایەتی نییە ئەوەی پێشتریش پیانوا بوو پەرلەمانی سەرۆکایەتیە تێکەڵە بەڵام ڕاستیدا ئەشکالێتی قانونی و ئیداری هەیە لە بینی ئەو دوو دەستگایە ئەبێ ئەو ئەشکالێتە ئێستا من زاری تریش گوتومە لەبەرەوەی هەردوو دەستگایەکە لە ناو یەک حیزبە بەڕێوە دەبرێن ئەو ئەشکالێتی زۆر دیار نییە بەڵام بۆ نمونە ئەگەر سبەی سەرۆکی هەرێم لە حیزبێکی تر بێ و سەرۆکی حکوومەت لە حیزبێکی تر بێ ئەشکالیاتی گەور دروستە بێ یاخۆ من بخۆم پرسیارەکەم ئەگەر هاتی ئێستامە ڕێککەوتم بکەین لەگەڵ پارتی بڵێن با سەرۆکی هەرێم بۆ یەکێتی بێ یا بۆ گۆڕان بێ ئایا پارتی ڕازین ئەو دەسەڵاتانە لە دەستی ئەو سەرۆکە ببینێنەوە بەدڵیایی نا خۆ ئێمە پۆست یاخود ئێمە دەستگا بۆ کەسەکان دانامەزرێنین ئێمە ئەبێ کەس بۆ پۆست و بۆ دەستگاکان بدۆزینەوە ئەبێ سیستەمەکە چاک بکەین ئەو سیستەمە ئێستاش دەڵێم سەقەتە ئەوان پێیان پڕ ئەوان ئەڵێن سەرۆک باش ئەگەر ئێستا سەرۆک لە ناو پەرلەمان هەڵنەبژێدرێ چییە کات تەواو واتە خۆی لەگەڵ هەڵبژاردن سەرۆک هەڵنەبژێردراوە ئەوە کەش لە کار خراوە یاخود وەستێنراوە دەستگای سەرۆکای بەڵە بەڵێ ئەتوانین کارێک بکەین ناو خەڵک هەڵبژێرین بیکەینە سەرۆکایەتێکی تەواو یا بیکەینە پەرلەمانیەکی تەواو بەڵام مەسەلەکە ڕێککەوتنە و بڕاوەتەوە و ئەوە ینی ئەو دوو دەستگایە ئێستا پڕ بە باڵا و خواستی ئێستای پارتین و گۆڕانیش لەگەڵیان موافق بووە ینی لەگەڵیان ڕۆیشتووە تر کۆتایی هاتووە ئەو بابەتە ئەوان ئەتوانن بەتەنیا
یەکێتی بەشدار بێ لەو ڕۆژەی لە کۆبنەوە بەشدار نەبێ ئەوان تازە ڕێککەوتون وەژمارەی یاساییان هەیە بۆ تێپەڕاندنی خۆ تازەی پەشیمان نابێت بەڵێ بەس کاگارێت ئەو دەستگایە بە هیچ شێوەیەک ئەوەی ئەڕێ پەرلەمانیە نا پەرلەمانی نییە بەڵکو ئێستا ئالۆستریش بوو پێشتر کە سەرۆکی هەرێم لە ناو خەڵک هەڵدەبژێرا دەسەڵاتی هەبوو بە جۆرێک بوو بەڵام ئێستا ناو پەرلەمان هەڵدەبژێردرێت بە هەندێک لە دەسەڵاتەکانی بە تایبەتی ئەنجومەنی ئاساییشە هێزی پێشمەرگەیە پەیوەندەکانی دەروێ ئەشکالێتەکە قوڵتر دەکاتەوە ئێستاکە لەگەڵ لە ناو دامون دەستگای جێبەجێکردن. بەڵێ بەس پەرلەمان ناتوانێت لە مەودوا لێپرسینەوە لە سەرۆکی هەرێم بکات؟ بەڵێ ئەتوانێت مادام لە پەرلەمان هەڵبژێدرا ئەتوانێت لێپرسینەوەی لێ بکات، ئەتوانێت پرسیاری لێ بکات، ئەتوانێت بانجی بکات، ئەتوانێت متمانەی لێ بستێنێتەوە ئەو شتانە هەمووی هەیە. بەڵام خۆ لە پرۆژە یاساکەی هیچ شتێکی ئەوای تێدا نیە مەسەلەنەوەی کە هەموارەکە پێشکەشکراوە هیچ دەقێکی تێدا نیە پەرلەمان بتوانێت لێپرسینەوە لە سەرۆکی هەرێم بکات. تر وەکو باسم کرد ئەوان بڕاندیانێتەوە کۆتایی هاتەوە بەڵام ئەکرێ مادام لە هەر کەسێک لە پەرلەمان هەڵدەبژێردرێ لە پەرلەمانیش لێپرسینەوەی دێدەکرێت توانی متمانەش لێ بسێندرێتەوە دواتریش بێگومان ئەو بڕگانی دێتە سەری بزانە ئایا بە زۆری نا ئەتوانن متمانی لێ بسێندرێتەوە یان بە دوو لەسەر سێ ڕەنگە یا لە سێ لەسەر چار دڵنیام ئەو بڕگانەی بۆ دادەنرێ ینی لە پرۆژە یاساکە هەروە وها نایەڵڕێتەوە بەو شێوە. ئەوەی کە ئێستا پێشکەش کراوی لە مانیتیانی ئەوەی کە بڵاو کراوەتەوە ڕژنووسەکەی بەرحاڵ سەبارەت بە مەسلەیەوەی کە پێشتر بەڕێزت من چەند جارێک لە دوانەکانی بەڕێستم خوێندەوە باز دەوەکەی کە ئێمە سەرۆکاتیارێممان پێویست نیە ئێستا شەمان بۆ چونت هەیە کە سەرۆکاتیارێم زیادەی و پێویست نیە بۆ کوردستان؟ بەڵێ من ئێستاش ئەڵێم لەو دوو دەستگایەکیان زیادە یان ئەوە تا سەرۆکی هەرێم خۆی سەرۆکی حکوومەت بێ یان ئەوە تا سەرۆکی حکوومەت هەبێ و سەرۆکی هەرێممان نەبێ من ئێستاش لەگەڵەوە بۆ چوونم لەبەر کۆمەڵێک هۆکارگوتومە لە ڕابردوش لەبەر ئەو ئەشکالیەتە ئیداریەی کە لە نێوان هەردوو دەستگاکە هەیە لەبەرەوەی ڕۆتین زۆرەکە لەبەرەوەی خەرجیەکی زۆرەکە لەبەرەوەی ئێمە ئەو دام و دەستگا زەبەڵەحانەمان ناوێ ئێمە حکوومەتێکمانەوێ حکوومەتەکە هەم کە خزمەت گوزار بێ هەم نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکاتن. بەڵام ئەو دوو دەستگایە من مەبەستم هیچ کەسێک نییە ئێستا دڵنیا ینی بۆی لەبەر کەسە نییە خودی دەستگاکەم پێ زیادە ئەگەر بۆ نمونە ئەکرێ سەرۆکی هەرێم یەکسەر ناوی حکوومەت ناوی سەرۆکی حکوومەت بکەینە سەرۆکی هەرێم واتە یەک دەستگا بێ اینجا ناو خەڵک هەبژێت ناو پەرلەمان هەبژێت سەرۆکایەت دەبێت چی ناوی لێدەین لێ بنێ بەڵام ئەو دوو دەستگایە بەسەریەکەوە زیادن ئەگەر لە حاڵەتی هەبوونیش پێویستە پرۆتۆکۆلی بێ بۆی هەم ئەشکالێتی یاسایی دروست نەبێ و هەمیش ئێمە ئێستا بەشێکی لە عراق سیستەمی حکومڕانیش لە عراق پەرلەمانیە و دەسەڵاتەکانی سەرۆکی کۆماریش پرۆتۆکۆلین ئەبێ لە کوردستانیش هاوشێوەی بێ. بەڵێ ئێوە کوێچێتی نیشتیمانی لە بزوتنەوەی گۆڕان نیگەرانن کە ینی بەڕێزوتت وەکو کارتێکی فشار لە نێوان بەرامبەر ئێوە بەکاردێنرێت؟ ئێمە زۆر سوپاسی بزوتنەوەی گۆڕانەکەین دوای ئەوەی کە زۆر توانجیان لە ئێمەدا زۆر ڕەخنیان لە ئێمە گرت کە ئێمە پێمان وابوو بەشداریکردن لە حکوومەت و چاکردن ستێپ بای ستێپ هەنگاو بە هەنگاو سیستەم و ڕیفۆرم ئەوانە باشن ئەوان ڕەخنیان لێگرتین ئەوان پیان وابوو ئێمە بەشداریکردنمان لە حکوومەت هەڵەیە وایە زۆر تومەتیشمان بۆ دروستکرا بەڵام لە کۆتاییدا کە ئەو کۆنە هەواڵانی ئێمە هاتنەوە سەر قەنەعاتی ئێمە ئینجا لەگەڵ ئێمە بەشداری بکەن لە حکوومەتیان بەشداری نەکەن کەواتە ئێمە لێرەدا سوپاسیانەکەین ینی کە ئەوەی لە ناخیان بوو لە بیر و باوەڕیان بوو دەریان بڕی و ڕازگۆن لەگە بیر و باوەڕەکانی خۆیان و ئەو قەنەعاتەشیان کە هاتوتە سەر ئەوەی کە ئەو هەنگاوانە بنێن کە یەکێتر پێشتی ناوێتی کەواتە لەوە بەدەر دەکەوێت ئێمە لە ڕابردوودا کارێکمان نەکرد بودجێی ئەو هەموو ڕەخنە و گلەی و گازاندانەبی باشینی پێدوای ئێستا بزوتنەوەی گۆڕە هەمان هەڵی ئێوە دووبارە دەکاتەوە لە سی حوزەیرانی 2013کەوە 2 ساڵتان بە مەسعود بارزانی درێژ کردەوە و ئەو کاتە من بیرمە بەڕێستان کەندامی سەرکردایەتی بوون سزادران لەسەرەوەی کە دژی ئەم پرسە بوون. ئێمە ناڕێم من ناڕێم هەڵا دووبارە کاتەوە بەڵام ینی بۆ خۆم پرسیارێک هەیە ینی 2 ساڵ پێش ئێستا سەرۆکی پەرلەمان وەزیرەکان لەو حکوومەتە دەرکران
ئێمە وەکو یەکێتی ئەوەندەی توانیمان لە ڕێی پەیوەندیەوە هاوکاریان بووین ینی بەوەی کە بۆ نمونە پۆستەکانی ئەوانیشمان لەناو حکوومەت پڕ نەکردەوە بە ئومێدی گەڕانەوەیان بەڵام ئێستا بەو شێوەیە کە چوون بە خێرایی ڕێککەوتنیان کرد جێی پرسیارە بۆچی ئەبێ خۆیان وەڵام بدەنەوە بەڵام هەڵەیان نییە و سیاسەتی خۆیانە من ئومێد دەکەم کە ئەوان بتوانن ینی لەگەڵ حکوومەتە هەڵ بکەن باش و ئەرچێک لە ئەرکەکانی حکوومەت بگرنە ئەستۆ بە پێچەوانەوە بەشداریکردنی ئەوان ئێستش دەڵێم لایەنەکان تش لە حکوومەت بۆ ئارامی بۆ سەقامگیری کارێکی باشە واتە بەشداریکردنی هەموو لایەنەکان لە حکوومەت من لەم قۆناغە زۆر بە پێویستی دەزانم ینی بەشداریکردنی ئەوان هەڵە بیان هەڵە نەبی سیاسەتی خۆیانە بەڵام پرسیارێک هەیە لای منە لای ئەندام و کادیرەکانی خۆشیان بۆ چیوە بە خێرایی بەپەلە ئەو ڕێککەوتنیان کرد هیوادارم ئەوان بتوانن لە حکوومەت بمێنەوە و سەرکەوتوو بن لەگەڵ ئەو لایەنانی کە پێکەوە لە 4 ساڵی داهاتوودا کار دەکەن. باشە کاتمان زۆر کە مابەست پێ دوام پرۆژەی گۆڕان و پارتی بۆ سەرۆکای تێرێم هەمان پرۆژەکەی نەوشیرا مستەفای ئەوەندەی کە بەڕێز پێشتر خوێنتەوە مەسەلە پێشتر و پرۆژەی ئاوبەشیشە بوو بۆ هەمواری یاسی سەرۆکاتی جگە لە پرۆژەی پرۆژە هیچ لایەنێکی تری نەهی سەرۆکایەتی هەرێم یعنی ئەوەی ئێستا پرۆژەی پارتی و هاوبەش نییە پرۆژە هاوبەشەکە نییە نەخێر هی پارتیە و ئەوان ئیمزایان کردووە ئەمە زانیاریە یان هەر لە شیکردنەوەیە زانیاری ناوێ پارتی ئەڵێ من سەرۆکی هەرێم کە ئەکاراکەم و پێشەوەی لەگەڵ گۆڕاڕێکەوە یەک دوو ئەڵێ نێچیرمان کاندیدا بۆ سەرۆکی هەرێم دوو سێ ئەڵێ ئەمانەوێ تا پسندکردنی دەستور بە هەمان دەسەڵاتەکانەوە بێ ئێگۆڕانیش هەمووی موافقەتی کردووە ئیتر نەشیکردنێ و نەزانیاریە لەبەر چاوانە ئەڕێگەر ڕۆژ مانگ لە چواردە بێ پێویستی بە پەنجە ڕاکێشان نییە پێویستنیانی پەنجەی بۆ ڕاکێشی باشە کاتم زۆر کەمەوە سەوار بە هیچ فشارێک کی نێودوڵەتی هەیە ئەمریکا ئێران لەسەر پارتی و یەکێتی بۆی بگەنە ڕێکەوتن فشار نا بەڵام بێگومان ئەوانەی دۆستی هەرێمی کوردستان یا خەڵکی کوردستانن قسەیان هەیە لەوەی کە حەزەکەن ڕێکەکەون و قسەیان هەیە لەسەر ڕێکەوتن لە پرسیارەکەن بێگومان بەڵام بۆ فشار بڕۆ ناکەم فشارێک هەبێ لەسەر لایەنێک بەڵام بێگومان قسەیان هەیە و هانی پارتی دەدەن هانی یەکێتی دەدەن کە هەموو لایەکمان ڕێک بکەوینەوە بەشدار بین. بەڵێ بەدەسەر کەرکووک سەبارەت بەوەی کە کەرکووک ئەوەی کە یەکێتی نیشتیمانیانی تا ئێستا پارتی پاشگەز بۆ تۆ لەوەی کە پشگیری یەکێتی بکات بۆ دانانی پارێزگاری کەرکووک؟ نا تا ئێستا پاشگەز نەبووتەوە بەڵام بەڕای ئێمە پێویستی ناکرد ئەوەندە چاوەڕوان بێ ینی ئەجینا پاشگەز نەبووتەوە بەڵێنیان داوە کە لەگەڵ پێکەینانی حکوومەت کاریش بکرێت بۆ ئەوی کەسێک کاندید بکەین بۆ ئەوی ببێ بە پارێزگاری کەرکووک و پارتیش پشتیوانی لێ بکەن تا ئێستا هیچ زۆرە پاشگەز بوونەیەک بە ڕسمی نەبینراوە بەڵام ئێمە حەزمانە کرد ئەوە ببێت ببوایە هاندەرێک بۆی ئێمەش پەلە بکەین دەچونێ ناو حکوومەت یاخود لە ڕێککەوتن لەگەڵیان. باشە زۆر بە کورتی سەبارەتەوەی کە دۆ خێرم بەرەوە دەڕۆ ئاڵۆز بێتەوە چۆن لە سەریاسی سەرۆکای تێرێم ئاڵۆزوی یاخود بەرە و ڕێکەوتنە بە کورتی بێ سوپاس دەکەم. من ئومێدی ڕێککەوتنم هەیە و هیوادارم قەت ئاڵۆز نەبێتەوە و هیوادارم ینی هەموو لایەنەکانمان ڕێک بکەوین بە زووترین کاتیش حکوومەتێک پێک بینین کە بتوانێت ئەرکەکانی خۆی بەرامبەر بە خەڵکی کوردستان ڕاپەڕێنێ و ئەو جیاوازیانش نابێ ببێتە مای دروستبوونی ئاڵۆزی و پشێوی ئەگەر جیاوازی بۆ چوونی یەکێتی نەبێ و کۆمەڵ نەبێ گرتوونی بێ کەواتە دموکراسی نییە کەواتە ئازادی نییە واتە ئەبێ ئەو جیاوازی بۆ چوونانش کە هەنا ئێمە لە چوارچێوەی ئازادی دەربڕین و ڕاگەیاندن و دموکراسیەوە وەری بگرین نەک لە چوارچێوەی گرژبوونەوەی بارودۆخەکە و بەلا ڕێدابردننی ئاراستەی سیاسی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ئارەز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مامی زۆر سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.